Di seredanekê de bûsengerên pêşiyên Pêşmergeyê Kurdistanê li mihwerê Başîk şandekê Mekteba Siyasî û Serkirdeyatiya Yeketî Niştimanî Kurdistan bi serokatiya Mehmûd Sengawî endamê Mekteba Siyasî seredana Pêşmergeyê da û pirsa rewşa wan kir û di vê seredanê jî de şandê navbirî seredana Dêrmetê li Çiyayê meqlûb da û paşan çûne di nava Pêşmergeyê de. Oştaya Xwe Mehmûd Sengawî ragihand ku dê hemî hewl û bizavan mezêxin ji bo xweşkirin û geşekirina rewşa Pêşmergeyê li Herêma Kurdistanê. جاری یەکەمە ئەم ناوچەیە بینم ناوچەیەکی کوردستانی جوانە سوپاسی هێزی پێشمەرگە و قارەمانانە یەکەم کە ئەو ناوچەیان پاراستووە ومێ دەکەم بۆ ماوەیەکی کەمی تر هیچ خەتەری لەسەر ئەو مەنتیقە نەمێنێەوە داعش نەمێنێ و ئێمە هەوڵ دەین بۆ ئەوەی هەم هێزی پێشمەرگەی کوردستان بەهێز بکەین هەم خزمەتی جەماوەری خەڵکی کوردستان بکەین کە لەم شەڕانە زۆر قارەمانانە پشتیوانیان لە هێزی پێشمەرگەی کوردستان کردووە سەنگەرەکان سەنگەری شەرەف و کەرامەتی میلەتەکەمانە سەنگەری پاراستنی ئازادی وڵاتەکەمانە ئێمە لە سەنگەرەکانەیەکین ومێ دەکەم هێزە سیاسیەکان لە مەیدانی سیاسیش یەک بن و ئەگەر یەک نەبین زەرری گەورەکەین پێشمەرگە لە ورەیەکی پۆڵایانی بەرزدایە و ئەم ناوچەیەش استراتیژیەکی گرنگی استراتیژی هەیە لە ڕووی پێگەی نەتەوایەتیمان لە دەڤەری مووسڵ لە ڕووی پێگەی هێزەکانی چەتەکانی داعشش کە چەندی زووتر ئەمە ئەم پێگە بە هێزەی لە شاری مووسیلان بڕوخێندرێ کۆتایی بە چەتەکانی داعش دێنرێت دیارە ئەم سەردانانیان بۆ سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە دوو ڕێوە کارێکی باشە هەم بۆ بەسەرکردنەوە و پیرۆزباییکردن لە ڕۆژەکانی ڕاپەڕین کە ئێستا یادی ڕاپەڕین دەکرێتەوە لە شار و شارچکەکانی کوردستان لە هەمان کاتیشدا بۆ زیاتر بەرچاوڕوونی هێزی پێشمەرگەی کوردستان و پشتگیریکردنیان لە داهاتوو لە ڕووی مادی و معنەویەوە و لە داهاتوویەکی نزیکیش وەکو باسم کرد پێگەیەکی بەهێزی چەتەکانی داعش کە شاری مووسڵا کۆتایی بەو چەتانە دێنرێت جلایە خوبە پێشمەرگەی خوشحالیە خۆ دەربری بەبێ سەردانێ و خویا کرد ku ev seredane dibine cihê bilindkirina morala pêşmergeyê. Êma wekû pêşmergê Kurdistan hiç ferqeman niye. Yek helwîst û yek amancîn dawa li serkirdekanî xweman dekein pal piştî yek bin û yekdî bigirin û ka dijmin zaferman pê nebe. میوانەکان کە تێنە سەردانی پێشمەرگەکەن هورەی پێشمەرگە هەموو بەرز دەکەن معنەیەتی پێشمەرگە هەموو خۆش دەبی دلیان بەوە کەچی دەبی کە یەک پرسیاران لێ دەکا قەت دلیان ینی بوریان نایەتە خوارێ ئەوە زۆر زۆر باشە بوومە. دێتەزانین ku bu demê zêdetir ji 2 salan e pêşmergeyê Kurdistanê li hemî mihweran û bi moraleka bilind û berz berevaniyê ji axa Herêma Kurdistanê diket. Beya Ramedî, Kanalê Badînan Sad, Mihwerê Başîk. Berpirsa hêzên